سلااوان لێبێت لە گەڕەکی وەستاڕەجە بم لە سنتەری قەزای ناوەندی سۆران دیارە پرۆژە خزمەتگوزاریەکان لە چەند گەڕەکێکی ئەم شارە بەردەوامیان هەیە. ئێستا لە گەڕەکی وەستاڕەجە قۆناغی بەردیشکا و کە پێش کۆتایە دواتر لە هەفتەی داهاتوو دەچێتە سەر بابەتی خێرتاوکردن. لێرە کارەکان دەستیان پێکردووە ماوەی چەند ڕۆژە. ئەندازیاری کۆمپانیا ڕێیان ئەندازیار ڕێیانم لەگەڵە ڕێیان خان سلااوت لێ بێت. ماوەی چەند ڕۆژە دەستان بەم پرۆژەی بڵێم بابەتی مکەسەر کردووە لەم کۆڵانانەی گەڕەکی وەستاڕەجە؟ سەرەتا سلااوتان لێبێ و بەخێربێن. ئەم پرۆژەیە دروستکردنی چەند شەقامێک لە گەڕەکی وەستاڕەجە بە کەوا گوژمەکەی 900 ملیۆن و 795 هزارە لەلایەن کۆمپانیای تافگەوە جێبەجێ دەکرێتن. گوژمەکەش لەلایەن ئیداری سەربەخۆی سۆرانەوە لە بۆی تەرخان کرایە و لەلایەن شارەوانی سەرپەرشتی دەکرێتن. ئەم پرۆژەیە ماوەکەی 240 ڕۆژە و قۆناغەکانی تەواو تێپەڕیوە لە قۆناغی پێشکۆتاین لە قۆناغی فەرشکردنی بەردی شکاو کراشتستۆن. ئەو قۆناغە نزیکی 3 ڕۆژە کاری لەسەرەکەین. نزیکی 9,000 مان فەرش کردووە. لە ماوەی 2 ڕۆژی داهاتوو ئینشاءڵڵا بە تەواوی فەرشکردنی مکەسەر کۆتایی پێدێت و دوای وەرگرتنی فەحس و نوقتەکانی مختبەر ئینشاءڵڵا هەوڵەدەین لە هەفتەی داهاتوو دەست بە قیرتاوکردنی شەقامەکە بکەین. چ بەربەستێک لەو پازە کۆڵانە بۆ ئێوە دروست بووە وەکو کۆمپانیا وەکو ئەندازیاری کۆمپانیا؟ بەڵێ زیاتر لە گەڕەکی وەستاڕەجە بەهۆی ئەوەی کە هەرچەند دەکەویتە ناو سنتەری شاری سۆرانەوە بەڵام زۆرترین زیادەڕەوی تێدا بووە کە ئەوە لە ڕاستیدا گیر و گرفتێکی زۆری لە بۆمە هاتە پێش لەبەرەوەی کە زۆربەی زیادەڕەویەکان ڕاستە خەڵکەکە هاوکارمان بوو بەڵام زۆری نەشیان ینی بە شێوازێکی ئاسان لا نەدران. بۆیە ئەوە بۆ هۆی گیر و گرفت لە بەردەممان بەس ئەمە هەوڵماندا چارەسەرمان کردو هەتاوەکو ئێستاکەش ینی تێپەڕیوین لە قۆناغە و ئیشاڵڵا بە ئاسانی تێدەپەڕی قۆناغی داهاتوش. پانی هەموو کۆڵانەکان وەک یەک یاخود لە کۆڵانێک بۆ کۆڵانێک جیاوازی؟ بەڵێ بەهۆی هەبوونی زیادەڕەوی وەکو باسم کرد هەندێک لە خانووەکان تەنها حەوشە نەبوون ینی خانووی ژۆرەوەش بوو لۆی نەدەتوانرا لا ببردرێت. بە قسەکردن لەگەڵ شارەوانی و بڕیاردان وەکو واقع زۆربەی نەوەک زۆربەی بەشێک لە کۆڵانەکان کەمتر لە 6 مەتر قیر ماوەتەوە. پازدە کۆڵانەکە چەندی قیر دەکرێتەوە چەندی کۆنکرێت؟ بەڵێ کۆڵانەکان لەو پازدەیان 11 قیرەکرێتن و چوارەکەی تریشیان کۆڵانی سەپە. بەڵێ ئەگەر باسی ئەوەش بکەم لە چەند ڕۆژی ڕابردوو پۆستێک کرا لەسەرەوەی کە چەند حامودێک دانرابوو لەوەی کە گیری و گریفتە و گیری و گریفتی تێدایە و دەبێت چارەسەر بکرێتن. ئێمە وەکو کۆمپانیا بەڵێ ئێمە وەکو کۆمپانیا لە سەرەتای دەستکردن بە پرۆژە دائیرەی کارەبامان ئاگادار کردەوە لەوەی کە تەواوی ئەو حامودانەی کە ئەکەونە ناو پرۆژە و ڕێگرن لە بەردەم کارەکانمان بگوازرێنەوە. بەشێک لە حامودەکان گوازراینەوە بەڵام بەشێکی تریان بەهۆی ئەوەی کە ینی شوێن نەبووە کەوا بیگوازنەوە لۆیە نەگوازراونەتەوە و ئەوەش ناکەویتە سەرەما ئەمە ئیشی خۆمان کردووە. سەلامەت سپاس بەخێر. ڕێیان خاڵید ئەندازیاری کۆمپانیە کە قسەی بۆ زاری کرمانجی کرد. ئێستا لە ئەو کۆڵانانەی کە کەوتونەتە گەڕەکی وەستاڕەجە پازە کۆڵان کارکردنیان تێدا گەشتۆتە قۆناغی پێش کۆتایی کە بەردی هاڕاو یاخود بەردی شکاوی پێدەگوترێت. دەمەوێت ئاماژەش بکەم بەوە بکەم کە هەفتەی ڕابردوو سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران ئاماژەی بەوە کرد کە پرۆژە خزمەتگوزاریەکان یاخود لە هەفتەکانی دابێت چەندین پرۆژەی گرنگ لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران دەکەونە واری جێبەجێکردن کە ئەمەش دەبێتە هۆی ئەوەی خزمەتێکی بەرچاو بە تەواوی چین و توێژەکانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بکات. لەوانە دروستکردنی بەندە و دانانی بەردی بناغی ئەندەرپاسی سۆران کە دەکەوێتە زانگەری و هەروها یەکێک لە پرۆژە استراتیژیەکانی تری حکوومەتی هەرێمی کوردستان دانانی بەردی بناغی پرۆژەی ڕێگای خەلیفان زانگەلیە کە ئەویش لە هەفتەی داهاتوو
بە گوتەی سەرپەرشتیاری دارەی سربەخۆی سۆران کۆتایی یاخود بەردی بناغێن پرۆژێدان دەدرێت. ئێستاش ئەو کۆڵانانەی کە کەوتونەتە گەڕەکی وەستا ڕەجەب کارکردن گەشتۆتە خۆناغی پێشکۆتایی وە کاماژەم پێ کرد و بجەی تەرخانکراوش لەلایەن ئیدارەی سربەخۆی سۆران بۆ ئەم 15 کۆڵانە تەرخان کراوە و 11 کۆڵانیان قیر دەکرێن و 4 کۆڵانیش کۆنکرێت دەکرێن. هەفتەی داهاتوو بە گوتەی ئەندازیار ڕێیان خاڵید کە ئەندازیاری کۆمپانیە قسەی بۆ ئێمە کرد هەفتەی داهاتوو دەگاتە خۆناغی قیرکردن و ئەو پرۆژە خزمەت گوزاریانەش لە تەواوی سنووری ئیدارەی سربەخۆی سۆران بە گوتەی سەرپەرشتیاری ئیدارەی سربەخۆی سۆران بەردەوامیان دەبێت بۆ ساڵی ئایندە.